بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بنران وبسران وخوشويستاني كنالي اسماني بيام. سلام ورحمة خواتان ليبه. هم كاتو مكاتكتان باش خوش حالم لالقيشي نوي برنامج دوانگي خلق بديداري وعزيز وخوشويست شاد بمو. خوشويستان وبرزان توري القي امزاري برنامج كمان پرسياري واكين بدا موچوني خلچي بيرانه وهجار ارچي چيه. وەکو ئەزانن بەداخەوە دوێنێ لە شاری سلێمانی پیاوێکی بەڕێز بە ڕەحمەتی خوا چوو وەفاتی کرد لە بەردەم خەستەخانەی شار لە شاری سلێمانی لەبەرەوەی بێلانە بوو بێکەس بوو تا ئەم ساتە وەختەش دەرنەکەوتووە چییە و چۆنە بەڵام لەسەرمان ڕەق بوو بۆەوە دوجار تەرمەکەی نێردراوەتەوە بۆ دادی پزیشکی داوای خاوەنی ئەکەن وڵاتێک پڕ لە گەوهەر و لە نەوت و لە ئاڵتون و لە پارە و لە دەفتەر و لە دۆلار چۆن ئەبێ هاوڵاتیەکانی بەو شێوازە لەسەر شەقامەکان ڕۆژ بکەنەوە و لە برسا بمرن لەسەرمان ڕەق ببنەوە. من وەڵامی ئەم پرسیارە بۆ ئێوە جێهێڵم لەگەڵ ئەوەی کە زۆرێک لەو خۆشەویستانەی بەشداریان کردووە لە تەوەری ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان و کۆمنتیان نووسیوە باز لەواکەن کە زۆربەی ئەو بەڕێزانی کۆمنتیان نووسیوە خەتاکە جێڕنەوە بۆ حکوومەت. بە نمونە کاک هاوکار جەزان نووسیوەتی بە شێوەیەکی گشتی ئەرچی هەمووانە بەڵام حکوومەت دەبێت خەمخۆری ڕاستەقی نەبێت ڕێبەرایەتیەکی بۆ دابین بکات. محەممەد ئەحمەد دەڵێ ئەبێت بەرپرسەکان خەمیان بخۆن بەڵام لە ئەنجامدا خوای گەورە پەنای بێپەنایانە. خالید عەلیش دەڵێ لەو وڵاتە پێشکەوتوەکان حکوومەت خەمخۆری بێلانە و پەککەوتوو بە ساڵاتچووەکانە. بەناس حەسەنی ژەڵێ ئەرچی هەموو خاوەن ویژدانێکە ئەرچی ئەو کەسانەیە کە خۆیان بە خاوەنی ئەم کوردستانە زانن بەداخەوە نە حکوومەت هەیە نەویژدان. مخلص ڕەسوڵ ئەڵێ بەداخەوە بۆ ئەو پیاوەی وەفاتی کرد خوای گەورە تۆڵە لەم زاڵمانە بکاتەوە. مەلەک تۆفیق نووسیوێتی بە دەرەجەی یەک ئەرچی حکوومەتە بەڵام ئاخ لەم کوردستانە بێخاوەنە شتێک نییە بە ناوی حکوومەت. چۆمان ئەحمەدی ژەڵێ ئەرچی ئەو کەسانەیە کە خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە زانن. عەلی مەولود نووسیوێتی ئەرچی هەموو تاکێکی ئەم کوردستانەیە بەبێ جیاوازی. هاوکار هەرێمیش نووسیوێتی ئێمە ئومەتی پێغەمبەرین صلی الله عليه وسلم پێویستە لەسەر هەمووان بەدەم یەکتریەوە بین و ئەو ڕۆحیەتە لە ناو خەڵکیدا زیندوو بکەینەوە. ئەمیر عەلی ژەڵێ ئەرچی خواناس و هەژار و کەسە باشەکانە حکوومەت مەشغوڵە بە نەوتەوە ئاگای نییە لە هیچی تر. محەممەد ڕەمەزانی ژەڵێ نەبوونی دەسەڵاتێکی دادگەر هۆکارە و کاڵبوونەوەی ڕەحم و بەزەیی لای زۆرینەی خەڵک. جاسم محەممەدیش نووسیوێتی ئەرچی حکوومەتی هەرێمە بەڵام ئەم حکوومەتە تەنها بیری لای سەروەت و سامانی خۆیەتی نەک میلەتەکەی جابۆیە ژیانی خەڵک ئاوایە. سەنا سلێمانی نووسیوێتی کاری حکوومەتە بەڵام کۆمەڵ جێگەی شانازیە چونکە ئەوەی کۆمەڵ بۆ هەژارانی کردووە حکوومەت نەیکردووە. هێمن عەبدوڵڵاش نووسیوێتی ئاوا بڕوات زۆربەی خەڵک بێلانە دەبێت میلەت دەبێتە بێگانە و بێگانەش دەبێتە خاوەن ماڵ. مامۆستا حەسەن وەرەگرم لە سێ و سێنانەوە. کاتێ باش هەموو کاتێ باش مامۆستا حەسەن. حرمەت و ڕێز بە جەناب سوپاس دەستخۆشی تەوەرەکەت لێکم بەڕاستی تەوەرێکی زۆر جوانە خۆ بژاردووە. مەمنونی جەنابتم. بەڵام ئەوەی ڕاست بێ زۆر زۆر بەداخەوە ئەم وڵاتی ئێمە ئەوە تەقان هەرچی حکوومەتە ئێمە با نێشێنە سەرباری هیچ کەسێک چونکە ئەو وڵاتە ئەوروپیانە کە ئینسانن ئیسلام نین خواناسیش نین بەڵام تاوەکو ئێستا شتێکی وایان کە ڕووی نەیاوە کە یەکێک لەسەر مامەت بێ ئەوانە بەڵام زۆر 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 بەداخەوە ئێمە حکوومەتمان نییە ئێمە بەرپرسمان نییە لەبەر ئەوە خۆتاوانی ئەوانیش نییە چونکە ئێمە خۆمان ئەمانەمان هاورد هەر یەکەم ڕۆژی ئەو ڕۆژەوە کەچوونەتە دەرەوبوون بە پێشمەرگە و دوایان کەوتین هەتاوەکو ئەمڕۆ ئێمە خۆمان بەرپرسین لەوانە چونکە یەکەم ئەوەیە ئێمە کە زانیمان حکوومەتمان نییە
ئێمە حیزبی علمانیمان هەیە، حیزبی کۆمۆنیستمان هەیە، حیزبی ئیسلامیمان هەیە، یەکگرتوومان هەیە، کۆمەڵمان هەیە، سەلەفیمان هەیە. ئەمانە لەبەر ئەوەی گشتی دوای بەرژەوەندی و مەسلحەتی خۆی گەوزەوە حەزەکەم ئەمە بە جەناب بڵێم من لە گرانیەکە زۆر دەستکورد بووم. برادرانی یەکگرتوو گۆشتیان هاورد لە کۆڵانەکە تەرجیحیان کرد لەبەرەوە یەکگرتوو نەبووم دایان پێم هاتن لیان سەدمەوە. جا من ئەگەر ئیسلامەکە ئاوا بکە یا ڕەبی خوا پەنامان با لە کۆمەنیستەکە. مامۆستا حەسەن بەڵێ وەڵاهی لەسەر ئەو قسەی کە جەنابەت فەرمووت من نازانم تا چەند وایە، بەڵام سەیری کە ئێستا ئەم دەنگە چۆن ئینسان هەموو کار و کردەوەکانی تۆمار ئەکرێ وەک لە حەدیسا هەیە کە ڕۆژانی پێنجشەمە کار و کردەوە چێتەوە بەرەو ئاسمانەکان. ئەم پەیوەندی جەنابیشت دڵنیا بە تۆمار ئەکرێ، یعنی تۆ دڵنیای لەو قسەی کە ئەیکەی کە لە ڕۆژی قیامەت بۆ نمونە خوای گەورە ئەگەر پرسیارت لێ بکات لەسەر ئەو قسەیە فعلەن بڵێ شتێکی وا ڕوویداوە، چونکە ئەمە حیساب و کتابی لەسەرە زۆر قورسە ئەم قسەیە. والله على ما أقول شهيد. زۆر دڵنیا بە زۆر لەوە دڵنیام ڕۆژی لقای خوا ئەمارێتەوە بە ڕوومە ئەگەڕێمەوە پێت ئەڵێم لە خزمەت تا ئەبم بچووکیت ئەەکەم، بەڵام ئەڵەن پەنجەکانی دەزیەک نییە، ڕەنگە کەسێک ئیجتیهادی کردبێ لە لای خۆیەوە بۆ نمونە ئەو کارەی کردبێ تکات لێ ئەەکەم، دەستی جەنابەت ماچەکەم هەمووی قیازمەکە بەو کەسە تکات لێ ئەەکەم. قوربان جان گوێ بگرێ ئێستا حەزەکەم یەک قسەی پێ بڵێم لە خزمەتە. ئەم شتێکی ئێستا پێڵێم ڕووپایی نییە، ئەم شتێکی ئێستا پێڵێم واللهی من تەنیا ڕووپایی بۆ یەک کەسێکم کە خاوەنی مزەخەکەی دڵمە و کە خاوەنی کوولەکەی ڕۆحمەکە ئەڵڵای واحید الئەحەدە. شوێن بەو ناوە جوانانەی کە خوا بۆ خۆی داناوە، شوێن بەو ناوەی کە خوا لە قورئان بۆ خۆی داناوە، ئێمە بێ بەو ناوە داوای لێ بکەین. ئەمڕۆ تاکە تروسکایی کە ئەم بەندەی خوا ئیمانی پێی بێ بە تەمای ئەم دادگەری ئیسلامیە کە تاکە تروسکایی بێ بۆ کوردستان تکاتان لێ ئەەکەم شوێن پەنجەتان دیارە، هەڵوێستان جوامێرانەیە، شتەکانتان هەتا حەسکە لەدا و تۆڵی خەڵکان جێ بۆتەوە. ئێوە خۆتان مەبەستنەوە بە خەڵکیکەوە، یەکێ نوێژی نەکرد بە ئینسان سەیریکەن، چونکە خوا ئەفەرمێ وەلەقەد کەرەمنا بەنی ئادەمە، بۆ ئەوەی ئەم پێگەیە کە هەتا نەدەستی نەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژێک هەبوو کە ڕووی بکردایەتە هەر جەبهەیە دە پێشمەرگی یەکێتی نیشتیمانی کوردستانی تیابە ئەو جەبهەیە سەدا بسێن بۆ هەموو قووەت و هێز و تاناوە ئەشتا و ڕایە کرد. بەڵام ئێستا وای لە خۆی کردووە خەڵک پێش دەرمەباسی تا. سپاس دەکەم مامۆستا حەسەن گیان. بەسەر خۆتان نامەیەن ئێوە. باشە دەست و چاوت پێتانەکرێ لە خزمەتی خەڵکان. بێگومان ئەوە ئەکەین، بێگومان ئێمە بۆ خەڵکین و مڵکی هەموو خەڵکی هەرێمی کوردستانین بەبێ جیاوازی. سپاس دەکەم بۆ پەیوەندەکەت، خوای گەورە خێر بۆ ڕێگەی هەموو لایەکمان بێنێ ئینشاءڵڵا. چمە لای مامۆستا لای کاک خالید شڵار مامۆستای فەرقی نییە لە هەولێرەوە. سڵاوی خوا لە جەنابەت کاک خالید جان. باش برایەکەم سپاست دەکەم زۆر باشم الحەمدولله. دەستخۆشی بەرنامەکە لێ ئەەکەین بەڕاستی کاتێکی گونجاودا بەرنامەکان دابەزان. سپاست دەکەین زۆر باش. سەبارەتە و ئەو پیاوە لە سەد شەقام ڕەق بوویەوە، ئەنی کارەساتێک بوو کە سەری وجدانی هەبێت پێی ناڕەحەت دەبێت، چواکیەوە ئەرکی حکوومەتەکە چاودێری حاڵاتەکانی کات کە ئایا حاڵەتەکانی لە خۆناغیدا دەژین و ئایا داریدارەیان چۆنە، ئایا بزەنەیان چۆنە. بەڵام حکوومەتە خەڵک لە دۆڵێکە و دونێتش لە دۆڵێک دەژێت. ئەو کارەکەی بڕێنە گیانی منی. سپاس دەکەم کاک خالید جان، دەست و چاوت خۆش بێ بۆ پەیوەندەکەت. بەڕاستی فعلەن ئەرچی دەسەڵاتی یەکەمە لە شار کاتێکە کەسێک برسی ئەبێ یاخود بێلا نابێ. ینی بۆ نمونە حەزرەتی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە شەو ئەهات بەسەر گەڕەک و کۆڵانەکانە ئەگەڕا
بزانێ چێ برسیە چێ لە دەرە چێ پێویستیەکی هەیە بۆی جێبەجێ بکە چێ احتیاجیەکی هەیە یعنی هەرچەنە هیچ عمرێک لەم ڕۆیان نابینین بەداخەوە بەڵام حەدی ئەقل ئەوانەی بانگەشەی ئەوەیانە کرد کە لە خزمەتی خەڵکا بن زوڵم و ناعەدالەتی نەهێڵن لە هەرێمی کوردستان ئێستا خاوەنی ئەم شارن خاوەنی ئیدارەی ئەم شارن بە نمونە هەر با ناویشی بێنم بەڕێز پارێزگاری سلێمانی یعنی بەڕاستی ئەبێ ئەو پیاوە بەڕێزە بگەڕێ بەناو شەقامەکانە بەناو گەڕەکەکانە بەناو بازاڕەکانە بزانێت چێ برسیە چێ جیرفانی خاڵیە چێ محتاجە چێ بێلانە و بێکەسوکارە ینی بەڕاستی ئەمە ئەرکی سەرشانی ئەوە جێبەجێ بکە نەوەک هاوڵاتیان بەڕاستی ئەمە حەقیقەتێکە ئەبێ باز بکرێ کاک مەحموود وەرەگرم لە دهۆکەوە سيدة محمود يشان إن شاء الله باشي چۆنی سەیدا مەحموود سپاس دەکەم باشی سيدة جلك أسفنا خصم تلامينك عمري وخري صداصجي خباطة تريبوفي ووافي بوفي ملاتي وأنا جيدة خير تصلاطة في ووافي كان التلامينة انصاف نكرينا زمان إمام عمر بن الخطاب خدي جرازي بتن في تلامينك من أهل الكتاب خصاصجي كان وقت زاني أنا من أهل الكتاب وقلت مبدأ إنصاف القتلة وقت يجي حلو المجزية استوى فجيدة خير تصلاطك وكذا صلاة وملاتي مع زربانية كالفيلامينة كتكتش بالصادة وستار ماضة أنا فكر رحم تا إنسانية تا إسلامتي والله هكا بحقه حسابة من رب العالمين بقضاء خفتا ما إخرائي تأخري رجع الدخل إذا صلاة خفتا رجعا بلا كاميرون ملاتي بس كاميرون فيلامينة بس كأفر إكرامة كاميرون خدنا فيلامينة وركراوة فيلامينة تكتيا فبلا تقوى خدتك بس والله أنا استغفر رب العالمين غضبك سلمى بنت خالد سلمى خراب بنت خالد لا سمح الله خد السلام عليكم ورحمة الله زۆر وبركاته سپاس علیکم السلام ورحمة الله وبركاته سەیدا مەحموود دەست خۆش بۆ پەیوەندیەکەت ئەچمە لای کاک ئەیوب لە شاری سلێمانی السلام عليكم باشي براجع علیکە السلام ورحمة الله کاک ئەیوب جان بس خوشي برنامجك ليكم سپاس دەکەم زۆر مەمنون براجع تورك إيه ولا سر حكم راني لملاتا كسيني حكم راني أم شارع بتايبتي سليماني بەڵێ بتايبتي شارعي بكز بناس للروح هموش تكو براجع خراوة أزاراني لسر زاد الرغبة كزنية اللي عن تسيته كزنية أو ريشان لباكر بەڵێ دوامنیش ئەمە پرسیاری ئەو پیاوەی کە کردی وتی یەکگرتوەکان بڕواتە لە منە قسێ لە 50 کەسم بیستووە وتێتی ئەویان بۆ ئێمە هانی و ئەسڵ و ئەساسی نییە ئەوە پەیوەندی و پیاوە زیاتر لەبەرە و وەکو شکاندنێکی یەکگرتوو من بۆ خۆم یەکگرتووش نیم خوار ڕەقیبە بەڵێ بەس ئەوە وەکوی شکاندنی خەڵکێکی یەکگرتوویان یەکگرتوو بوو بە تایبەتی بۆی ئەو پرسیارە تەلەفۆنیشی کردبوو ئەسڵ و ئەساسیشی نییە خەڵکی یەکگرتووە ناستم بەڕاستی خەڵکێکی پیا و خێرکەڕ و لەخوا بەخوای گەورە خێرەکە بەبێ ئەوەی جیاوازی لە نێوان هیچ کەسێکا بکات ڕاستە گومانی برنامەکەتان لێکم سپاس دەکەم دەست و چاوی جەنابی شت خۆش بێ دانیێڵە ئینشاءڵڵا بە تایبەتی پەیام بەڕاستی دەنگووی موسڵمانانە لەم ڕۆیە خوا لێ ڕازی بێ ئینشەڵڵا هەروە ئەمێنێتەوە سپاس بۆ جەنابی شت کاک ئەیوب گیان خوا لێ ڕازی بێ وەڵا ئێمە ژەڵێین ئینشەڵڵا هەر کەسێک هەر بەڕێزێک ئەوە ڕاوبۆچوونی بێ بۆ نمونە لەسەر حزبێکی ئیسلامی وەکو یەکگرتوو پێم وایە بێئینسافیە چونکە برایانی یەکگرتوو ئەو حیزبەش زۆریان کردەوە بۆ خەڵکی کوردستان بۆیە بێئینساف نەبین باشە لە هەمان کاتە ئەگەر کەسێک ئەو کاری ئەنجامدا بێ ناکرێت قیاس بکرێت لەسەر هەزارەها کەسی تر یاخود لەسەر حزبێک بە تێکڕایی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئەچمە لای پەیوەندیەکی تر کاک محەممەد وەرەگرم لە ڕانیەوە کاک محەممەد جان فەرموو باشتر بۆ تۆ وڵای براکە من سەبەبی ئەو حکومەتە گۆڕان و پێیان ئەوە کۆمەڵدانێ بەڵێ لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ کاک محەممەد گیان لە تەلەفۆنەوە
بەڵێ لە تەلەفۆنەوە گوێم لێ بگرێ گیانەکەم فەرموو. باکەتەوە والله حکومەتە هیچ عیبەتی نەبوو هەمومان جێمەعاش دات 5 ملیۆنی سلفەی زەواجی دات 20 ملیۆنی سلفەی خانی دات میلەتەکە ڕانەوەستا لە حکومەتیان تێکدا و سەبەبەکەس گۆڕام بوو دەیۆکابانی مارە مەعاشە دەمێ ئەویشی نەدا ئەدی ئێستا بۆ نایدا تێدا خەزا دڵی مادام میلەت تێر بوو هەر ڕازی نەبوو یعنی ئێستا میلەت بەڕای تۆ تێرە میلەت کە تێر بوو ڕازی نەبوو ئێستا بارێک لە برسان بمرێتەوە ئەوە جار تێر بوو هەموو شتی لێوکێت حکومەتەکە خەڵکە لێ ڕازی نەبوو جا حکومداری ئاوا کرێ کاک محەممەد وەڵا ئێجا برێم چی شتێک بڵێ وەڵا جا حکومداری ڕاست ئاوا ناکرێت بەڵام پێشان عیبی نەبوو میلەتی ڕازی نەبوو لە حکومەتەکەیان تێکدا و ئاوای هات باشە کاک محەممەد گیان سوپاس بۆ پەیوەندێکت خوا ئاگادارت بێ کاک حەمە ڕەشید وەرەگرم لە ژاراوە کاک حەمە ڕەشید فەرموو مامۆستا مەحموودی بەڕێز دێوارت باش هەموو کاتت باش کاک حەمە ڕەشید بەڕێزی ئێوارەی کۆت و بینەران و بێسەران و سافەکەت باش سپاست دەکەم زۆر مەمنون زۆر بەڕێزی بە دەرەجەی یەک حکومەت بەڵێ چونکە حکومەت گوتراوە خواشوکەڕەی سەرعەرزەیە ئەگەر عەدالەتی تێدا بێت بەڵێ تێگەیشتی ئەوجا با بەسەراحەت قسەی بکەین ئەی ئەمە ئەو وەزارەتە لەما بۆچیا وەزارەتی کارباری کۆمەڵایەتی بەڵێ ئێوە بۆ چییە ئیش و کاری چییە بۆ هەڵپەیان بوو بۆ دەسەڵات بەلای خۆی خۆری میلەت بوو نەم خزمانە خەریکە ئەو کاک محەممەد ئێڕانیە وەختە بڵێن پیاوێکی فەقیر بوو خەریکە بڵێم ڕاست دەکا تێگەیشتی ئەوجا ئەو هەموو ڕێکخراوە هەن بەناو ئینسان دۆستن ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی بۆ دەبێ بە دوواداچوون و لێپۆڕنەوە بۆ زەلامێک لەسەر زادەی حتمەن تاقە سەرێک نەبووە کە لە بەردەستی ئەم خەڵسەکانەی کەوتووە ڕەق بۆتەوە دیاقەی سەرین و لێکۆ بە تاریف پێبوو شەوانی دیش لەسەر زادەکان کەوتووە واجبی حکومەتە بە دەرەجەی سەرەکی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی محافظ قایم مدیرناحیە چوزانم شوێنی بێ حکومەت نییە خۆ هەر شوێنێکی بۆچی دەبێ حکومەتی نێبێ بە دوواداکەن ئەگەر کەسوکاری هەیە پێویستە ئیجراعات لەگەڵ کەسوکارێکی بکرێ خوا هەڵناگریکە تەپیر بێ ئەوا بۆ شێوەیە کەسوکار برد هەڵدا لەسەر دەبێتکەوی ئەگەر کەسیشی نەبێ ئەی پێویستە خەڵوەتگەیەکە بێ تێگەیشتی خزمەتی ئەم بەکاراتوانە بکرێ ئەی ئەم هەموو سەروەتەمان بۆچیە خاڵاتی مە بە پیت و بەرەکەت بۆ ئای لێ بێ یان ناپاکین بەرامبەر یەکتر بە دەسەڵات و بێدەسەڵاتەوە بۆ بێ خەڵک بەو شێوەیە بێویدان بێ چی بەتانی بەسەر هەڵکێسی سەرینی بۆ بەری لەسەر شۆستەی بکەوی کە هەر نەبێ با نەیگریتە خۆی باکیە پەیدایرەکانی بەرپرسیار بزنی ئەو زەلامە لەوێ ڕەم دەبێتەوە کەس نەیدیوە لەو سەرزادەی ناکاکە بێڕەحم بووین ڕەحم نەماوە کۆمەڵگا تێچووە هەمووش بسەبیبی دەسەڵاتە و ئیتر باڕێ لە برادرانم لەگەم دەستخۆشی زۆر سپاس خوا لەگەڵ کاک حەمە ڕەشید کاک هەڵمەت وەرەگرم لە شاری هەولێرەوە محەممەدم کاتەوە هەموو کاتت باش کاک هەڵمەت باش برا گەورە سپاسە دەکەم جەنابەت باشی وەڵای کاک محموود چ بڵێن بەخۆ خەڵک دەزان چێ دەخەڵنی هەزاران و بێلان و وانەدا بەڵێ هەر حکومەتەکەیە حکومەتەکەش ئێستا بڵێن خۆی لە خەت و ژێلی داوە کابرایە خۆی دەستێ لە 600 مەتر حەزی هەیە خانوویان لە نەبێنیان چ دەکە دەچێتە شارەوانی ڕێپێدانش بۆ ناکە بۆ 8 مەتری وای ئێزە لەو ماوانەدا لە کەس نەزان لەفەرێکی پێشاندا بەخێر حاردەکەیان بۆ کڕی بوو بە دوو دەفتەر بەڵێ شارەوان چ لێ تێکدا بوو خێزان بەخۆ شتێکی لەسەر تەلەڤیزیۆن پێشاندا لە کەناڵەکان مدير نعيم ما تكذبوا هذا خانيا اللي تكذبوا بەداخەوە دەبێ حکومەت تاش بە فەقیر هەزاران قسێنێ حکومەت هەر مەشین دەنگدەدەینەوە حکومەت هەر حکومەتێ بە واقعی نەچۆتە شوێنە بێگومان دەست خۆش کاک هەڵمەت گیان سپاس بۆ پەیوەندێکە خوا ئاگادارت بێ
باوکی محەممەد وەرەگرم لە ڕانیەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. والله إبراهيم أجديري لبكي وأول والله ثاني بفتوز كان صنعي خويا خوزي يعني بابلين صنعيان هذا دبو هم الزكاة شنو براسي بلى ودزاني كارثاتي شيء عجبي دوري لبو حكم رانان بس كاد محمود جان دزاني أو اشتهر لسليماني مياه باورم في بكا لپایتەختی هەرێمیشێ لە دهۆچیشێ لە هەڵەبجەیە و لە هەموو بێگومان براکەی من ئەوە شەخصەکە وایلیاتیان من ئاگادارم خێزان هەیە هەموو بارە گوزەرانیان ناواکە باوەڕ بکە کات محمود جان من زۆر جار لە برایانی کۆمەڵ و یەکگرتووە گلەی یەکم لەلا درۆزە دەرم باچیتر ئەوانە یارمەتی خەڵک نەدەن لێ بۆ بۆی هەژاران بگاتە سەر ئێشیان هەمووی ڕاپەڕن خێرکردن تا ڕادەیەک تینەکردنی ئێش و ئازارەکانە بەڵام لێیانگەڕێن بە فەقیر و هەژارەکان لەسەر زادەکان ئاوا بمرن و ڕق بنەوە لەسەرمان بۆی حەقیقەتی ئێش و برینەکانی ناو خەڵک هەموو دنیاتی پێ بزانیتن با دەبوو ئەو خوالێ خۆش بۆی کە لەسەر زادەکەوت و ڕق بۆ تۆ لە دستان دەبوو هەموو مدیاکان ڕستن بگرن دەبوو پەیکری ڕێزلێنان نەک پەیکریشتی تر پەیکری ڕێزلێنانی بۆ دروست بکرێن دەبوو بکرێ بە سومبولێکی یەک سەرکردەی ئێستا حیزبەکانی دەسەڵات ڕویان نەبات تا بێنە سەر دەلەڤیزیۆن بڵێن ئێمە خزمەتی خەڵک دەکەین دەبوو بکرا بابەت بە سومبولێکی یەک لە ئەندامانی حیزبی دوو دەسەڵات لە هەڵبژاردنێکی سربوونیان نافابرێن وەرنەوە دەنگمان پێبدەن دەبوو ئەو شەخصە ئاوای لێ بکرێن دەبوو ئەو شەخصە لە مۆزەخانەی سلێمانی دابن بکەن بۆەوەی یەک بەرپرسی ئەو کوردستانەوە ڕووی نەبێ بچێتە ئەو مۆزەخانە پێویستە ئەو نەوع کارەساتانە ئاوا وەکو حەقیقەتی خۆی پیشان بگرێ نەوەک تەنها بەرنامەیەک و دوو بەرنامە و ڕاپۆرتێک و دوو ڕاپۆرت و شوون بزر ببێت باوەڕم پێ بکە کات محمود لە ڕۆژی قیامەت هەی هەمومان تاوانبارین تاوانبار لەوەی نا کەسێکی ئاوا هەیە و دەمبی لەبستان تاوانبارین ئەلەوەی کە لێ بێدەنجن بەرامبەر بە سەبەبکارانی ئەو کەسێک کە ئەو تاکە کوردە ئاوا لە برستان و لە سەرمان ئاوا دەمبیتن هەموو تاوانبارین لە بێدەنجیمان تاوانبارین لەوەی بەس بە پەنا سعاتێک و نوسعات کات دەبێ بە ڕۆحی ئەو شەخصە کە چۆن مرد و دوای هەمووی لە بیری کە ئەوزە دوایە ببێتە بە لاپەڕێک لە لاپەڕەکانی مێژوو نابێ ئەو نەوع کارەساتانە لێگر بکرێت ئەوە دوور لە ڕزدە نابن لە تەعدا زۆر گەورەترە ئەوە لە دزی و گەندەڵی زۆر گەورەترە بەڵێ باوکی محەممەد زۆر سپاس گیانەکەم دەست و چاوت خۆش بە بۆ پەیوەندەکەت خوارد لەگەڵ کاکسیروان وەرەگرم لە شاری سلێمانیەوە. السلام عليكم ماما سعيد. عليك السلام ورحمة الله كاكسيروان جان. دەستخۆشیم تەورەتان لێەکەم منەمەوێ بەناوی خۆمەوە و بەناوی حیزبە کەسمەوە کە پارتی دیموکراتی کوردستانە سپاسێکی پێزانینی کۆمەڵی دادوەری بکەم لەگەڵ یەکگرتووی ئیسلامی بە تایبەتی کە یعنی بەڕاستی ئەوەی ئێوە کردوتانە کە ئاورتان لە فەقیر وەژاراوەتەوە بێلانە سەردانتان کردووە خانوتان بۆ ماڵە قەتی و هەژار و شەهید کردووە یعنی بەڕاستی حیزبەکەتان جێگای ڕێز و سپاس و تەقدیرە لەگەڵەوەشدا حکومەتی هەرێمی کوردستان بە مقەسر ئەزانم لانەیەکیان بۆ نەکراوەتەوە ئەم بێلانانە ڕۆژێ لە ڕۆژانە مەسئەرکی وەزیری کاروباری کۆمەڵایەتیە هەر لە دروستبوونی کابینەی نوێمەوە ئەم وەزیرە تا ئیسا ئاوەی لە فەقیرێ نەیاوەتەوە بە تەنها بە ئەوپەڕکردن بووە بۆ معلومات. بەڵێ لەگەڵەوەشا من داواکەم لە حکوومەتی هەرێمی کوردستان کە لانەیەک بۆ ئەم بێلانانە بکاتەوە لە تەواوی پارێزگاکان چۆ بەڕاستی خەڵکانێکن فەقیر و وەژار و دەستخۆشی من لە کۆمەڵی دادوەریەکەم بەڕاستی کە جێگەی مای ڕێز و تەقدیرن بەڕاستی چەنەها ماڵتان بەسەر کردوتەوە چەنەها بێلانتان ئاوردیاوەتەوە لە پارە لە خواردن ئەو داهاتی کە لە بەردەست کۆمەڵی دادوەریایە لە بەردەست یەکگرتووی ئیسلامی کوردستانە
ئێوە مای ڕێز و سپاس و تەقدیرن شانازیتان پێواکەین دەستخۆشی بۆ تەوەرەکە و لەگەڵ ڕێز و سپاس بۆ جەنابەت سپاس بۆ جەنابەت سپاس بۆ پەیوەندەکەت کاک سیروان لەش ساغ و سەلامەت بی ئەچمە لای کاک هەژار لە سلێمانیەوە. سلام علیکم. عەلەیکە سەلام ڕەحمەت اللهی وبەڕەکاتوه. باشی براکەم. سپاسە دەکەم زۆر باشم الحەمدولله. پێشەکی پیرۆزبایی کۆنگرەتان لێکم برای بەڕێزم. سپاسە دەکەین کاک هەژار گیان. کاکی گیان من ئەڵێم باشە ئەم کابرا کە ڕەتی بردۆتۆ لەژێر پرتەکەی دەباشانەوە بزانم. وایە؟ بەڵێ کاک هەژار گیان بەڵێ. قوربان گیان باشە ئەم کابرا ئامۆزایە فاڵۆزایە پورزایە عەشرەتێک کەس لە بنەبەردا گەورە نەبووە نازانم ئەم کابرا بێکەس بۆ لەم کوردستانە چۆن کەسێ نەبووە بچێ بەدەمیەوە. من ئەڵێم یەکجا کەسوکاری تاوانبارە ئەمجا حکومەت. بەڵێ. یا چواردەوری ئەو کەسخانە ڕۆژانە بڕۆسەیەکە 200 نەفەر لەو ناوە کەسێ نەیبینی ئەم کابرا لەژێر ئەم بەتانیا. بەڵێ. ئەیوانیە کاکە بەداخەوە بەداخەوە دیارە کەس ئاوڕی لێ نەداوەتەوە کەس نەیبینیوە. من شتێکم بیست نازانم تا چەند ڕاستە ئەڵێن سووریا نازانم ئەوە تا چەند ڕاستە ینی خەڵکی ئەم شار وڵاتە نییە بە حسابی تر نازانم. وەڵڵاهی تر ئەوەیان نازانم ئەوەیان نازانم کەسێکی نەبێ هینا بەڕاستی ئینسان کەس لە بنەبەردا گەورە نەبووە دێ کەسێکی هەبێ. خۆی گەورە لی خۆش بێ گرنگ ئەوەیە ئێمە عیبرەتی لێوە بگرین ئەوانەی کە ئێستا لەو مەترسیەیان و لەو دۆخە ژیان گوزەرەکەن پێویستە ئێمە ئاوڕی جدی لەوان بدەینەوە چیمان بۆ ئەکرێ بۆ ئەوان ئەوە گرنگە. زۆر بەداخەوە سپاسە دەکەم کاک هەژار گیان مەمنون بۆ تەلەفۆنەکەت ئەچمە لای کاک محەممەد لە سەی سادقەوە. عەلەیکە سەلام کاک محەممەد. پێشەکی پیرۆزبایی کۆمەڵی دادگەری کوردستان لە تەواوی کۆمەڵ و لە تەواوی ئەندامانی کۆمەڵە دەکەم هیوادارم ئیشی زیاتر و ئیشی جوانتر و سەرکەوتووتر و پەرەپێدان بۆ ڕێبازەی کە پێشتر هەبوو لە داهاتووشا بکرێت ئینشاء الله. بەنسبەت تەوەرەکە پێم وایە ئێستا تەمان ئێستا کۆمەڵی خەڵک هاتووەتە ناو سیسایات وەزم ناوە کۆم هەژار و شتانە پێش وەختەیش پێش وتریش بڵین کار خەڵک شتی هەژار بۆ ئەوانەی کە هەژار و دەستکورد شت تەوزیع کراوە پێم وایە ئەگەر تەوەری بەرنامەکە لەسەرەوە هاتوون لە سیسایقا کۆمەڵە شتیان تەوزیع کردووە دڵنیا دەکەم لە سەدا هەفتای ئەوانەی کە شتیان وەرگرتووە هەمووی دەستڕۆیشت و حاڵەتێکی باش و وەزعی باش و یعنی ئەسڵەن شایانی ئەوە نیە شتیشی پێ بدرێت لەبەرەوەی خۆی وەزعی باشە بەڵام ساسیەکەی نەخێت لە خوا لە سا پەنجا بۆ خوار و هەژارن و کوردن ئێستش لژنەی تریش دەرچووە فێرەکەی تەماشاکەن ئەوەی کە هەیەتی ناو و کە هەژارەکە ناناسن بۆیە ئەوانەی کە ئەم لیژنەیە کە ناوی هەژار ئەنووسێ و بێلانە ئەنووسیان کۆمەڵێکشت بنووسێ کارانی لەمە لی هاتوونی لەم بوارە ئەچن لەلا ئەگەر دەن نەچوو بێتم لە تەوەرەکە کاکە نەنا فەرمو بەردەوام بە عیبی نییە ڕۆیشتون لە لای مۆریدەکان و لە خاوەن مۆریدە من حەزمەت و ڕێزم ئەو پەڕی بۆ خاوەن مۆریدەکانە بەڵام خاوەن مۆریدەکان لە ماڵەوە نازانێت ئەم لەم ماڵەت گوزەرێکەیە ئەوانەی کە لەم بوارە کارەکەن لی هاتوونی هیوادارم لژنەیەک هەبێت کە شارەزایی هەبێت لەم بوارە بڕوان ناوی خەڵکی هەژار بنووسێ خوا حەلیمە خەڵکی وایە زۆر وەزعی باشە چون نانووسی و ئیشی بەس دەبەری بڵێ خزمی فڵانە و خزمی فیسانە و خزمی ئامۆزای لژنەکەی و برازای لژنەکەی و خزمی لژنەکەی بۆ هیوادارم پێداچوونەیەک وەکو کەڵەکەتان پێداچوونەیەک لەم بوارە بکەن با خەڵکی خەڵکی مستەفید بێ لەمەی کە هەژار بێ بەڕاستی هەژار بێ خەڵکێک بێ کە مستەحەق بێ نەک خەڵکێک هەژار نەبێ و ئیفادەیشی لێ بکات دڵنیایشم خەڵکێکی وایە ئەڵە وەڵام ناو موسیبارە هەبێ باشە نەوەک من هەژار بم یعنی ئەمە منطقم یان قسانە هیوای سەرکەوتنتان بۆ دەبازم هیوادارم هەمیشە کەناڵەکەتان گەشاوە بێ ئاوا ڕووی دەمی لە هەژارەکان بێ هیوادارم سەرکەوتوو بن دەستخۆشیتان یەکەم زۆر ساز بۆ کەناڵەکە سپاس بۆ جەنابی شت کاک محەممەد گیان دەستخۆش ئەچمە لای فەرزەندە لە شێخانەوە
السلام عليكم كاك محمود عليك السلام ورحمة الله وبركاته كاك فرزنده باشي شكرا سپاس دەکەم تۆ چۆنی باشی ساعتين كاك محمود جان كاك محمود جان بداية فراس بايسر فراس كنت مولاتا سپاس دەکەین لا همو كارمانداني كومان ولا همو بندراني كومان فراس بايان لكم لبعدنا نوا بەڵێ بەداخەوە کاک فەرزەندە پەیوەندێکی داخرایەوە سپاسە دەکەم کاک فەرزەندە دەست خۆش بۆ پەیوەندەکەت سپاس بۆ پیرۆزبایەکەشت بەڕێزان بەدەمۆچوونی خەڵکی بێلانە و هەژار ئەرکیچەیە تەوەری ئەڵقەی ئەم جارەیە سپاس بۆ پەیوەندەکانتان ئەوانەی کە لە چوارچێوەی تەوەرەکە قسە ئەکەن ئەچمە لای پەیوەندەکان کاک عارف وەرەگرم لە دووکانەوە کاک عارف فەرموو قوربان لەسەر پیرۆزبایی کۆنگرەتان لێ دەکەم و لەسەر بەرنامەکە دەمەوێت قسە بکەم فەرموو قوربانە خزمەتین سپاس بۆ پیرۆزبایەکەشت چۆنی باشێ جەنابەت باشی من عیبم نییە الحەمدولله ئەو پیاوە کە مردووە لەسەر جادا کام پیاو عەفوو ئەوەی کە وەفاتی کرد بەڵێ بەڵێ لەسەر ئەو قسە دەکەن فەرموو بەڵێ جا ئەمە محافظ دەویست بە پاسپی بچێ بۆ محافظەتەوە بوو ئیشی خۆی دەبەرکرد و ئێستاکانەش زەلامەتە زیادە دەمرن شێشەی نییە و پەیوەندی پێیەوە نیاوە وەڵاهی وازەحتر قسەکە کاک عارف باش تێنەگەیشتم لە قسەکانی جەنابەت ئەگەر دووبارەی کەیتەوە سپاسە دەکەم دەیداوە لێبوون دەکەم خوار لەگەڵ نازانم وازەحی من لە قسەکانی کاک عارف تێنەگەیشتم مەبەستیشی چی بوو ئەگەر برانی کۆنتڕۆڵ پێم بڵێن کاک عارف وتی چی سوپاسان دەکەم نازانم کەسمان تێنەگەیشتی نەمزانی وتی چی کێ چ بە ڕێزێک دایکی محەممەد باوکی محەممەد لە ڕانی بەڵێ باوکی محەممەد السلام عليكم عليكم السلام ورحمة الله وبركاته قلات زا خزان جان لقلات زوا لا رانيوه لرانيو باش پیرۆزبایی کۆنگرێت چارەمتان لێ دەکەم زۆر سپاسە دەکەین خوای گەورە باڵەدەستان کە بۆ سەرانسەری کوردستان و جیهان ئامین یا رب لە خزمەتی خەڵک دابین بەڕاستی شوێن پەنگەتان زۆر دیارە و خوای گەورە سەرکەوتان کەواندا تەگەڵم خواگەدار بێ زۆر سپاس بۆ جەنابەت خواگەداری جەنابیشت بێ باوکی محەممەد خواگەدار بێ ڕەبی زۆر سپاس باوکی ڕامی لە دەربەنی خانە وەرەگرم باوکی ڕامی ئەم کاتە باش هەموو کاتت باش باشی قوربانە سپاسە دەکەم زۆر باشم الحەمدولله باشی لە خزمەتام الحەمدولله زۆر باش جا بەنسبەتی ئەوەی کە ئێستا بەرنامە کە جەنابتان ئێستا پێشکەشەکەن بە قەناعەتی من ئەرکی کۆمەڵی ئیسلامیشە بەدەمی هەژاران و فەقیرانەوە بەڵێ بۆ ئەتەمەنگ پرسەرەکە لاتە ئایا بۆ لەبەرەوەی ئێمە دوستێ لە هەری ئیسلامیمانەیە یەکگرت و کۆمەڵ و سەلەفی و شتەوی ئیسلامیەکانن هەر بە ناوی ئیسلام و لە خوابزایە بەخواهان ئەم سەشوان لایەنەیە لەبەرەوەی ئەوە لای ئێمە وتمانەوە چێ بە کەسێکی مە لە ئەو بنیا مولحید بنیا هەر شتە لە شتەکان بێت قەینا دەسەڵاتیان هەیە و پارەیان پێیە و حکومەتیان پێیە بەڵام نەحکومەتی وانە بۆوان ناکرێت هەر دوو کۆمپانیایی داوەن و تاڵبەز ئەوە نەیە بەڵام گەورەترین ئەرک ها لە ئەستۆی هێوە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی یەکگرتوو جوانە ئەوە ڕای منە دەست و چاوت خۆش بێ بێگومان 100% لەگەڵ قسەکانی جەنابتم ئەرکی ئێمە قورسترە و ئەوەی کە لە ئەستۆی ئێمە و لەسەر شانی ئێمەیە زۆرە بگرێ ئێمە مقەسرین ئەبێت زۆر لەوە زیاتر بکەین بەڵام ئێمەش ینی سنوورێکمان هەیە توانامان سنووردارە لەبەر ئەوەی مەسەلەن داهاتێکی باش دەژێت دەستی ئەم حیزبانە نییە هەیە و نییە مەسەلەن خێرەومەندان و خەڵکە خێرخوازەکەی ئێمە ڕووی لێ ئەنین
بۆ ئەوەی هاوکاری خەڵکی هەژار بکەن. جەناب زۆر حەزەقی جەناب زۆر حەزەق بەس گەورەترین کێشە بۆ خەڵکی کوردستان کە ئێستا ئێوە واتە کۆمەڵ و یەکگرت و لایەنە ئیسلامیەکان بوونە یەک حیزب بوونە یەک کەناڵیان دوێن نەک ئەو لەو بخوێنێ ئەو لەو بخوێنێ زیاتر خێرخوازان ئیسلامیان پێدەن زیاتر خەڵک ڕوویان تێکا زیاتر ئەوەی کە پیاوی خواردووی کە لایەنی خوارد هاوکاریەوە کە وەستی ڕێگەوانەوە بیدەر بە خەڵک. بەڵێ دەست و چاوت خۆش بێ باوکی ڕامی قسەکانت جوانن ئیشەڵڵا بێگومان هەموو کەسێک پێویستە بەخۆیان بچێتەوە و دووبارە خوێندنەوە بۆ مووقف و هەڵوێست و کارە خێرخوازەکانی بکە و لە داهاتووە بتوانێت چەندی پێشەش کردووە 2 هێندە و 3 هێندە زیاتری بکە بۆ ئەوەی فەقیرێک نەمێنێ لە وڵاتە محتاج بێ و پێویستیەکی هەبێ و ئێمە دەستەوەستان دانیشین. سپاس بۆ پەیوەندێکت. ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە. سلام علیکم کاک محمود. عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک عەبدوڵڵا جان. دەستخۆشی بەرنامەکەم دەکەم پیرۆزبایی کەنگرەی سواتان لێ دەکەم لێرەوە هەتاکو و کەناڵەکەتان و هەتاکو ئەو سەری دنیاە. سپاس دەکەین زۆر بەڕێزی کاک عەبدوڵڵا جان. برای بەڕێزی وەڵی لەسەر تەوەرەکەتان برا دادپەروەری و خۆی دائمە چ بکەین بۆ عومەری بنی خەتاب بێ کۆڵان بە کۆڵان و لەوەی بگەڕێ بەجای فەقیر و هەژاراندا بزانێ کێ فەقیرە و کێ برشێ و کێ ڕەش و ڕووتە. سەلامەکی ئەوە لەبەرمی خەسەخانەیەک لە ناو شاری لەوێت بندرێ کەسێک ئاڕۆی دێناتەوە بەڵام گلەیم لە ئەوانەیەکە دەڵێ ئەمە بینیومان لە چەند ڕۆژ لەو دەوروبەرەی بۆچی خەبەری ئەو لاولان نەداوە بۆ تەلەفۆنیان بۆ ئاسایش و مەعافیز ئەمەی نەکردوە کاکە زەلامێکی بێدانە دەسوڕێتەوە هەر لای دۆنێکیان بۆ بەسەر دوو دارەندادا بە ئەدوو بەدیان لەو لەولیانەنامە لە بنی ئەوابایەوە لەو شارە گەورە و گرانەی کەسێک نەبوو خێرخوازێک ئاڕۆژی لە هەژارێکی وابداتەوە لەوێ لە سەرمان ڕاست بێتەوە بەداخەوە زۆر بەداخەوە جێگای دڵگرانیە و خەم و پەژەرگەوەی خوای گەورە لی خۆش بێت جێگەی بەهەشتە ئینشاءالله. ئینشاءالله سپاسێکیشم لێتان هەیە ئەمن ئینشاءالله دەوێمەدەوارم نۆکو برای شەید زانە ئەگەر بڵێم عەبدوڵڵا هەمومان عەبدوڵڵای ئەگەر تێبگەین هەمومان عەبدوڵڵای. بەڵێ ئەم ڕۆژەی ئیشا هەمێدەوارم جەنابی مامەستا عەلی بابەر ئێستا گوێی لە قسەکانی من و تۆش بێ ئەگەر ئەو شەوەی لە کۆمەڵی ئیسلام درا 46 ئەندام لەوێ شەهید بوو یەکێکیان برای من بووەوە کوڕی مامەستای مەلەوەسوی شارەسەرێ چەندە ئەندامی کا مامزێ لە تاوابانی تەلەفۆنی بەوتی لێتان دەدرێ بە زودن کات بۆ نەیگوت بڵاو بنەوە هەرێکە بۆ کون و ئەشکەوتێکی بڵاو بنەوە لە قەفەزێکران و کرانە بەر سارۆخی ئەمریکای ئەو گنەیەم زۆر لێ هەیە لێرەوە تاکو و ڕۆژی دوایی بڵاو ڕێزم بۆ کەناڵەکەتناوە بۆ هەموو پێشکێشکەرانی بەرنامەکەت. زۆر سپاس کاک عەبدوڵڵا جان دەستخۆش بۆ پەیوەندێکت. سپاست دەکەم کاک هەنگا وەرەگرم لە چۆمانەوە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. سڵاو و ڕێزم هەیە بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران. ڕێز و خۆشەویستی بۆ جەنابیشت. پیرۆزبایەکی گەرمەنێرم بۆ هەڵبژاردنی ناوخۆی کۆمەڵی دادگەری کوردستان. سپاس دەکەین دەست و چاوت خۆش بۆ سەرۆک مامۆستا عەلی باقیر و هەموو ئەندامانی سەرکردایەتی ئەوەی دەرچووە و ئەوەی دەرنەچووە ئەوەی دەریش نەچووە ئینشاءالله بۆ پەرلەمانی عێراق هەمووان ڕەوانە ئەکەی دەریانەچوینین بە پشتیوان با خەڵکی کوردستان ئینشاءالله بۆ هەڵبژاردنی داهاتی پەرلەمانی کوردستانیش ئینشاءالله لە پلەی یەکدا ئەبی ئینشاءالله. ئینشاءالله سپاس دەکەین کاک هەنگاو گیان. سەبارەت بەم تەوەرەی ئایا هەژار و بێلانە و هەژارەکان خەمخۆری چێە؟ بەڵێ خەمخۆری دەوڵەتە خەمخۆری حکومەتە. بەڵێ پێویستە حکومەت خامیان بۆ دابین بکە ژیانیان بۆ دابین بکە موکێیان بۆ دابین بکە. ئەی حکومەت نییە لەبەرەوەی حیزب هەیە حیزب لە پێناو بازرگانی خۆی چەندین خاچی ئەم کوردستانەی کردۆتە بێندا و مەشاریع و پرۆژەی جۆرا و جۆر چاوی لە خەڵکی دێلانە و هەژار نییە. بەڵێ ئەمە ئەرچی حکومەتە بەڵام کەپی حکومەت نییە کە دەبینین ئێستا نادادی هەیە لە کوردستان. بەڵێ لەوە 30 ساڵە نادادی سەرەی چەند دوای ڕۆژ بە دوای ڕۆژ دیکتاتۆریەکە زیاتر چەسپاوە
هەزاران دەستگای پاراستن و زانیاری و جاسوس خزاونەتە ناو کۆمەڵگای کوردەواری راپۆرت دروستکرا و بەرامبەر بە خەڵکی سیانەخوان و ڕۆژنامەنووس ئەنجامەدەن کە ئەوە دەبینین ئێستا بەردەوامە لە جێڕانی ئەم پیلانانە ئەمە سیاسەتی ڕژێمی بەحسە ئێستا ئەمە دەڵێن ڕژێمی بەحس لە کوردستان حکم ئەجێڕی دەبی بڵێن ڕژێمی بەحس بەڵێ پێویستە خەڵکی کوردستان هوشیار بێتەوە ناکرێت چیتر بەرەو نادادی بچی ئەبێ بەرەو دادگەری بڕوا خەڵکی کوردستان هەرچی هەموو سینی سێژەکانە لە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم کوردستانە خەڵکی کوردستان پێویستە هەر کاتێک هەر ماڵێک یەک دەنجی هەیە بەرەو سندوقەکانی دەنگدان بچێ دەنجی خۆی بدا بە دادگەری دەسەڵات لە قەڵەم ئاترسێ لە سەک ناترسێ لەبەرەوەی ڕاستە هەزارات سەرداری هەیە بەڵام نیوەی ڕەنگە بەشێکی سەرداریوی سەتە بن بەرە بنە گیانی خەڵکی کوردستان بەڵام لە قەڵەم ئاترسێ کە دەبینی لە وەختی هەڵبژاردن بەڵێ کاکان بەڵێ جانی من بەڵێ دەست و چاوت خۆش بێ پەیامەکەت گەیشت ئەزیزی من سپاسە دەکەم زۆر مەمنون سپاس دەکەم دەست و چاوت خۆش بێ خەڵک لەسەر خەتە بۆیە داوای لێبوردن لە جەنابە دەکەم ئەچمە لای کاک حەکیم لە زەردەلیتاوە ئەم کاتەی باش هەموو کاتێ باش کاک حەکیم گیان پیرۆزبایی ئەم سەرکەوتنتان لێکەین خوای گەورە هاتی باشە بۆ خاتری قورئانی عەزیم ئەوە بکا بۆ ئەم میلەتە و بۆ ئێوە و بۆ مامۆستا یا ڕەبی خوایە بۆ ئێوەش قوربانی تۆ وەڵی هیوادارم مامۆستا عەلی باپیر تۆزێک لەسەر ئەم مەسەلەی موچە و ئەمانە خۆ ئەوان ناگەی قورئانیان ختم کردووە و خۆ برا ئەتوانن قسە بکەن با لەسەر ئەم موچەوەینا لە فەتابشیەکە بڕن و دووسێ مانگدارێک ئەیدەن و ئەوانە خۆ ئێوە حجێکی گەورەن و برا خەڵک چاوەڕوانی هەموو شتێ لە ئێوەتە ئەوەی کە خێر و پیاوەتیە و ئەوەی کە بەخشندەیە لە ڕێی کەناڵەکەی ئێوە و جەنابتان و یەکگردووە ئەلێ ئینشەڵڵا دەستم داواکاریم لە جەناب هەیە لەسەر لەسەر ئەم موچەوەی داماوە بە ئاوەنە داماو بووە لەسەری بڕۆ خۆ برا ئێوە ئەتوان قسە بکەن ئێمە ناتوانین قسە بکەین کات دەست و چاو خۆش بێ کاک حەکیم ئەوە پرسیارێک بکەم لە جەنابەت کاک حەکیم ئەوە زەردەلیتا کەوتوۆتە کوێوە زەردەلیکا ئەمەتا لە پاڵ دەربەنیخانە سەر بە ناحیەی شێختەوی لە قوربانو لە نزیکی دەربەنیخانە بەڵێ زۆر نزیکی لە دەربەنیخانە تەقریبەن چارەک 20 دەقە ناوێت لادێ وایە بەڵێ چەند ماڵن وەڵا 45 ماڵی ئەی خوانەی بڕێ لێرەوە سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو دانیشتوانی ئەو لادەیە دەستەکان خۆشوێ زۆر سپاسانەکەین عادێتە کێشن بەڵام داچوونێ بکەن بۆ ئەم بۆجەوینە وەڵی خەف زۆر داماوە بەسەر چاو ڕێزمان بگێنە هەموو هاوڕێ و کەسوکار و خزمان و دانیشتوانی ئەومەتی خوا لێ ڕازی بێ خوا لێ ڕازی بێ خۆشحاڵ بن کاک حەکیم گیان خوا گەدەر بێ خوا لەگەڵ بێ سپاس دیارە کاک حەکیم کۆتا پەیوەندی بوو نازانم ئاماژەم پێکردیان نا بەرحاڵ هەندێک کۆمنتی تر هەیەوە ناخوێنمەوە پاییزی خەم نووسیوێتی ئەڵڵا پەنای بێپەنایانە پەیامی ئەوی نووسیوێتی ئەرچی حکوومەتە ئەمەل کوردیش نووسیوێتی ئەرچی حکوومەتە نەسیبە حەمەد نووسیوێتی ئەرچی حکوومەتە چونکە دەبێت حکوومەت ڕۆڵی باوک ببینێت بۆ ڕۆڵەکانی بەڵام بەناشکری نەبێ خۆ ئێمە باوکمان نییە ئەم ئەرکە دەگوازرێتەوە بۆ سەر خێرخوازان و خواپێداوان گەڵای پاییز نووسیوێتی ئەرچی حکوومەتە دز و گەندەڵەکەیە شۆخان سلێمانیش نووسیوێتی ئەرچی حکوومەت و پیاوی دەوڵەمەندە شان سلێمانی نووسیوێتی ئەرچی حکوومەتە شێر محەممەد نووسیوێتی نەفرەتی خوا لە ستەمکار ئازیزان و خۆشەویستان لە ماوەی ڕابردوو لە خزمەتان نابووینە پێشەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک تکاتان لێکم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن هەر وەختێک بیرتان هاتەوە دوعا بۆ ئەم کەناڵ و کارمەندەکانی بکەن بە ئێمەوە سپاس کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون تاڵقێکی ترێن بەرنامێ بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.